لە درێژەی شکاردنی شکۆی تاکی کورد و ڕووخاندنی معنەویاتماندا دەسەڵاتی کوردی پارێزگایەکی نوێیان لە ژێر فشاری دڵسۆزاندا بەڕووکار دروست کردووە و لە ناوەڕۆکدا تەواو خاڵیە لە سیمای شار. شارێک کە قەهری حکوومەتە یەک لە دوایەکەکان ماندویان کردبوو، شەڕی براکان لە شەستەکانی سەدەی ڕابردوودا خوێنی چەندین ڕۆڵەی ڕژاندبوو. زیندان و ئەشکەنجەی ناوەڕاستی هەفتاکان قەتماغی برینێک بوو کە چەندی هەشت ساڵەی عێراق و ئێران کۆتاییە پڕ لە تراژیدیەکەی چەند بەرامبەر خوڕ و پرسوێ بوو. گازباران و خلکاندنی خەڵکی سیڤیلی شارەکە بەس نەبوو، پاش ڕاپەڕین جەنگی ناوخۆی نێوان هێزە ناکۆکەکان و تەنانەت شەڕی تیرۆری نێودەوڵەتیان خزان دەگۆشەیەکی ئەم دەفەرە و بە چارێک ئاسەواری ژیانیان تیادا سڕیەوە. ئێمە لە کاتێکدا بێزار بووین لە جێڕانەوەی نەهامەتیەکانی ئەم شارە، دیسان بە مافی بێت چەند و چۆنی خەڵکی ناوچەکەمان زانیوە بەبێ کڕوزانەوە و داوای خێر و سەدەقەی نابەرپرسان داوای بەرزکردنەوەی پلەی ئیداری شارەکەمان کرد لە قەزاوە بۆ پارێزگا. لەو پێناوەشدا زیاتر لە دەیەک خەباتی یاسایی و مەدەنی و جەماوەریمان کرد تا بڕیاری بە پارێزگابوونی شارەکە درا. وەک ڕێکارەکانی سەرەتا و پاش دەرچواندنی یاسا لە پەرلەمانی کورسانەوە پرسەکە سپێرا بە لیژنەیەک بە ناوی لیژنەی دروستکردنی پارێزگای هەڵەبجە کە لە ڕاستیدا کارەکانی ئەم لیژنەیە هەنگاو بە هەنگاو دیاری کراو لە ڕووی منهەجی و لۆژیکیەوە پێویستی بەکات بوو بە جۆرێک کە لیژنەکە بەردەوام چاودێری بکرێت و زوو کۆببنەوە و کاری پراکتیکی ئایندە دەستنیشان بکەن، بەڵام ئەم لیژنەیە تەنیا ناوێکی بێ ناوەڕۆک بوو. بۆیە ئێمە وێڕای ئەوەی کە ڕێگە نادەین شارەکە لەلایەن کۆمەڵێک بەرپرسی نانیشتەجێەوە بەڕێوە ببرێت، هاوکات مۆڵەتی 72 کاتژمێریان پێ ئەدەین تاوا لە لیژنەی باڵای دروستکردنی پارێزگای هەڵەبجە بکەن کە بە ئەجێندای خزمەتکردن و هێنانی پرۆژە بۆ پارێزگاکە و ناوەڕۆک بەخشین بە ناوی گەورەی پارێزگای هەڵەبجە کۆ ببنەوە و ڕیزبەندی بۆ ئەولەویاتی کارەکانیان دابنێن.